بینەران بیسەرانی خۆشەویست، سڵاوی خواتان لێبێت. وا جارێکتیش لە بەرنامەکەتان بە یەک دەگەینەوە، هیوادارین سوودی بۆ هەموو لایەکە بێت. کێشەی ئەم جارەمان کێشەی نێوان ژن و مێردێکە کە بەداخەوە مێردەکە هەوڵی خیانەتی یاوە و ژنەکەی پێی زانیوە لە ناو مۆبایلەکەیە، ئیتر بە هەر شێوازێک بێت بۆی دەرکەوتووە کە مێردەکەی ناپاکی لەگەڵەکە، گەیشتوتە حاڵەتی تەلاق و لێکجابوونەوە. ئاخر محاولە وەکو بڵێ ئەڵوتوانە دوای خواب پەنامان بۆ ئەم بەرنامەیە هێناوە ئەگەر هاوکارمان بن بۆ ئەوەی بە تایبەتی پیاوەکە گەشتوتە حاڵەتێک وەکو بڵێ ئینهیاری کردو هەرەسیە ناوە بۆ ئەوەی مناڵەکانی لە دەست نەچێ، بۆ ئەوەی خێزانەکەی لە دەست نەچێ، هاوسەرەکەی هاوسەرێکی باش و اعترافی خۆی ژنەکەی خۆی خۆشەوێ، بەڵام خیانەتی لێ کردووە. هیچێکی خۆشبێ مەفروض نیە خیانەتی لێ بکە، بەڵام تی کێشەکە بووە. ئەوە هەیە هەوڵین ئێمە ئەوەندەی زانیاریمان هەبێ، ئەوەندەی خبرەمان لەو بوارەیە هەبێ بۆیان ڕوونکەینەوە، پێشکەشیان و ئەم میوانە بە ڕێزانەش کە لەگەڵمانن لێرە ئەوانیش هاوکارمان بن، ئەوانی دوو قسەی خێری تیا بکەن. ئایا شایەنی ئەوێلی خۆش بێ دەرفەتێکی تری باتێ، یاخود ئەم خاتونە لەسەر بۆ چوونەکەی خۆی تەلاق و لێکجابوونەوەیە بەردەوام بێت، سوور بێت. ئایا تەلاق و لێکجابوونەوەکە بە قازانجی تەواوە بێ یا دوای پەشیمانە بێتەوە، یاخود مەجای تیا هەیە ئێمە مرۆڤین هەمومان هەڵاکەین دەرفەتێکی تری باتێ بەشکم بگەڕێتەوانێ و بۆ خۆشی لەو نامانی کە بۆی نردوین و دانیشتنی پێشوو کە لەگەڵ یا دانیشتوین قورعانی بۆ خواردووە. خۆ لای ئێمەش قورعان زۆر گرانە، یەکێ بە هەڵە قورعان بخوات خوای گەورە تووشی زۆر بەڵایەکات. لەبەرەوە ئینسانێکیش ناگاتە ئەو قۆناغە قورعان بخوات سێجار دەست بە قورعانە با ئەگەر لە شتێ دڵنیا نەبێت، خۆی بە بەری و پاک نەزانێت. ڕاستە هەڵەکە کراوە، بەڵام تاوانەکە وەنگە گەورە نییە، ئەوەی کە ئێمە لی تێگەشتون و خوێنومانەتەوە لەگەڵیشانە دانیشتوین. بەڵامی تر ئەمە هاوسەرەکەی قەرار لای ئەوە ژنەکەیەتی هەر سوورە لەسەرەوەی لی جابێتەوە. ئێمە پاشکەمێکی تر میوانداریانەکەین، جۆ لە هەردووکیانەگرین، هەوڵین کامیان لەسەر حەقا پشتگیری بکەین، پشتگیری حەقەکەین. ئێمە نە پشتگیری ژنەکەین نە پشتگیری پیاوەکەین، چیان لەسەر حەق بێ پشتگیرەکەین. لەکوێ پیاوەکە لەسەر حەق بڵین لێرە تۆ لەسەر حەقی دەستی خۆش، بەڵام لێرە ناحەق بووی نابووایە ئەمە بکەین. بەشکەم ئینشەڵڵا بە هەوڵی هەمومان لەگەڵ ئەم میوانە عەزیزانە ئەم خێزانە لە لێکترازان و لە تەلاق و لێکجابوونەوە دوور بخەینەوە، بە تایبەتیش مناڵەکانیان. ئێمە هەر شتێگەکەین، هەر بڕیارێگەین یەکسەر بیت لە دەرەنجامەکەیەکەین وەسەر مناڵەکانیان. ئەزانینەوە مناڵانی کە تووشی تەلاق و لێکجابوونەوە بن چەند زەرەرمەند دەبن، چەند باجەکەی قورسە بێ لە سەریان. هەرچەندە ئەتوانرێت تا ڕادێ قەرەبوو بکرێنەوانی و ژیانی ئاسایی خۆیان بژین، بەڵام قەت وەکو ئەوە نییە کە لە سایی دایک و باوکیانە بن. بۆیە ئێمە کاتێک لەگەڵ ئەویان تەلاق ببێ کە لە بەرژەوەندی خێزانەکە بێ، لە بەرژەوەندی مناڵەکان بێت، کێشە ڕوو ئاژاوی بەردەوامیش و کێشە مناڵەکان زیاتر لە فەوتێن، لێک جابنەوە باشترە. جامە قسە لەسەرەواکەین بزانین لێک جابوونەوەکەیان ڕێگە چارەیە یاخود دەرفەتێکی تر بدرێ بم پیاوە ئافرەتەکە لی خۆش بێ، ئاخر دەرفەتی باتێ بۆ ئەوەی بەشکم بگەڕێتەوە وەکو خۆی ئەڵێ گەڕاویشەتەوانێ، ئەو کاتە بەکردەوەکانیان دەرەکەوێ. پاشکەمێکی تر دێنەوە خزمەتتان و بانگێشتیانەکەین. خۆشەویستان دووبارە سڵاو بەخێر بێن، کاک قادر بەخێر بێ، کەلتۆم خان بەخێر بێ. هیوادارم ئینشاءڵڵا بتوانین لێکتان نزیک بکەینەوانێ، بتوانین ڕێگە چارەیەک تروسکایەک بدۆزینەوە بۆی خێزانەکەتان بە یەکگرتووی بمێنێتەوە و تووشی لێکترازان نەبێت. با لە جەنابتەوە دەست پێ بکەین. کەلسوم خان فەرموو. سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ بەرنامەکە. و کاک دکتۆر کێشەکەی من ئەنی باسی خیانەتە، لەوە چێ زۆر کەس تووشێ و حاڵەتە بوو بێت. ئەم مێردەی من یعنی ئەمە ئیشی یەکەم جاری نییە خیانەتم لێکە، چەند جاری تر خیانەتی لێ کردوم و من لێ خۆش بوو، چونکە وعدیا بوو یعنی دووبارەی نەکاتەوانێ، بەس هەر یعنی چۆتەوانێ سەر ئەو حاڵەتە.
يعني من ئێستا سوورم لەسەر قسەکەم دوو ڕێگەیان ئەو تابێ من تەلاق بەیانە بێ ماڵەکە جێبێڵێت و مەسرەفی مناڵەکان کە چکە من یعنی هیچ سیقەم بەو نەماوە چەند جار وعدی بە من ناوە و ینی تر جێبەجێی نەکردووە لێشی خۆش نابم چونکەم چەند کەڕت لێی خۆش بوومە ئەو هەرچۆتەوە سەر ئەو ڕێچکە یعنی وازی لێ نەهێناوە شایانی لێ خۆشبوون نییە شایانی لێ خۆشبوون نییە ئەو فەرموو کاک قادر. کاک دکتۆر من ئەڵێم هەڵە بووم وەدان بۆیانم کە هەڵم و ناژڵێم هەڵە نەبووم بەڵام هەمووان نەزانن ئەوەی کە هەڵاکات مرۆڤە تەنیا خۆی گەورە هەڵە ناکە من هەڵەیەکم کردووە و پەشیمانم لی و چەند جاریش خۆی ئاگادارە قورعانم بۆ خواردووە وتومە سوێن بەو قورعانە جارێک کە دووبارەی ناکەمەوە ئێستش جارێکی کە سوێنی بۆ ئەخۆم و دووبارەی ناکەمەوە تەنیا لەبەرەوەی لەم بەڵایە ڕزگارم بێ بەسی خراپن نەبوو لە نامەکانە دڵنیا بە کاک دکتۆر خۆ من تۆڵی پێشتر نەبووە خۆ من پێشتر بۆ جەنابیشتم باس کرد ئەوە سێم جارێک تۆ کە نامەکانە نادوم نامەکانم لا هەیە ئەڵەی بەڵی ئەو نامانەیش مەبەستێکی خراپم نەبوو ئەڵێم بەسی خراپم نەبوو کاک دکتۆر من خۆم نامەکانم بۆ نردووی یعنی مەبەستی خراپی چی نەبوو یعنی هەموو پیاوێک دەتوانێت لەگەڵ ژنی خەڵکا و قسانە بکات وەڵام نامانەیەوە نییە یان لەگەڵ خێزانی خۆیان ژنی بێگانە من بەتەنها لۆمەی ئەم ناکەم یعنی ئەو ئافرەتانەش کە هاوسەریان هەیە ئێشتا لە ژێرۆ چەند خیانەت لە مێردەکانیانەکەن یعنی من چەند جار ینی ئاگادارم کردوتەوەی لێشی خۆش بووم بەس یعنی ئەم شتێکی وای نەیەوە بە من قەنەعەتی پێ بکەم یا باسێکە بۆ بجێڕمەوە چێ ینی شتەکە ئێستا بڵێن بەسەری هەن هاتووە ینی هەنێک کەس باوەڕ نەکە من بەسەر خۆم هاتووە ئەم دوجار پەیوەندی دانابوو لەگەڵ ڕەفیقەکەی خۆمە یعنی من لە دوو لاوە برینار بووم ئەم هەم هاوسەرەکەم یعنی خیانەتی لێ کردوم هەم ڕەفیقەکەشم کە وەک خوشکما بوو یعنی چەند جار هاوکاریم کردو یارمەتیم ماوە یعنی من خەریکە شێتە بم تۆ ڕەفیقی خۆ بێت یعنی حەز لە کەسێ بکە کە وەک خوشکی خێزانەکەی وا بووە کەسێ نەدۆزیەوە ڕەفیقەکەی خۆی نەبێ بە قوربان کاک دکتۆرژان من ئێستش پێڵم هەڵە بووم با ئەو بە گەورەی خۆی بەس ئەم جارە بمبورێ بەس ئەم جارە بمبورێ بەڵێنی بێم ئەمە دووبارە نابێتەوە تەنیا لەبەر خاتری چی لەبەر خاتی ئەو مناڵانە با بە هەڵەش لە من تێ نەگەن ئەوانیش بە نەوعێکی تر نەزان و بە هەڵە لە من تێ نەگەن کاک دکتۆر گیان هەڵەی چی یعنی ئەو خۆشی باس شەزانێت چەند جارم خیانەتەی کردووە یعنی چەندها بەڵگە هەیە ئەگەر باوک بووە ئەم بۆ مناڵەکانی باش بووە خیانەتی لە ئێمە ناکرد باش ئەگەر من بوومە خیانەتم لێ بکردا یعنی ئەو چیە کرد ئەو قبوڵێ کرد کاک دکتۆرەکە خۆ بخەرە شوێنیە ئەو کاک دکتۆر ژیان ژنجیا و پیاوجیات و ئەبێ خۆ حسابی ئەوە بکەی لە چیا جیاوازن ینی بۆچی جیاوازن ئەڵە ژن و پیا جیاواز لە چیا جیاوازە خیانەت کە ئەتیادیە یعنی لە چیا جیاواز یعنی چی ژن بیکە و چی پیا بیکە ئەو هەر خیانەتە بۆ یعنی ئافرەت یعنی ژن بەشەر نیە یعنی هەست و سۆز و کەرامەتی نییە ئەخر ئەم قسە ناکات ئەخر ئەو بەردەوامەوە بە غەڵەت لێم تێگە من مەبەستم ئەوە نییە یعنی مەبەستم ئەوەی ئەڵم ژن و پیا و جیاوازیەکەیان لەوایە من نەنکەم بەڕەحمەت بێ زۆر جار قسەیەکی بۆ باسە کردم ئەیوت ئەگەر کوڕەکانمان شوێک تا بەیانی لەبەر دەرگا بخەون هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەگەر لە کچەکانمان لەبەر دەرگا بمێنێتەوە ئەمە بەڵایەکی گەورەیە بەسەرمە یعنی مەبەستم ئالەوەیە کە ئەڵم جیایە لەو بابەتە یعنی خۆ مەبەستم ئەوە نییە کە بڵێم ئەمە جیاوازیە من لە ڕەگەزاوم نامە ئەو ژنەوە ئەبێ شتێکی تر بێ من پیاومە بێشت نامەبەستم لەوە نییە ینی ئەڵم ئەو جیاوازیەکەمان لەوەیە ینی ئەم باسی چی کۆمەڵگێکە کاک دکتۆر گیان ینی خی گەورە جیاوازی ناکات لە زینای ژن و پیاوە ینی هەردووچیان وەکو یەک تاوانبارن آخر ئەمە بیرکردنەوەیەکەیەتی ئێمە بۆیە حاڵمان گەشتووە بەم ڕۆژە کەسێک ژن بێ پیا و بێ خیانەت بکە یاسای خوا عەدالەتی وەکو یەک سەیریانە کاک دکتۆر بۆ خاتری خوا خۆ من زینام نەکردو بۆ خاتری ئەڵڵا نا زینام نەکردو زینا شەڕ و شروعی هەیە بەس ئەو مەبەستیەوەی خیانەتە ژن بیکە خۆ من ئەزانی چی ئەمە چییە من تەنیا نامەم گۆڕیوەتەوە لەگەڵ ینیژەگە تەنیا نامی بگۆڕیایە خۆ من ناڵێکا ببینە لەگەڵ پیاوەکە عیلاقی هەیە کاک دکتۆر من ناڵم غەڵەت نەبووم ئەڵەم غەڵەتم تا سەر ئێسقان 100 جار غەڵەتم 1000 جار غەڵەتم بەڵام ئەو نەیگەێنێتەوە ڕادەین بڵ من زینام کرۆ خۆ من زینام نەکرۆ خۆ من تاوانێکی نەگەورەم نەکرۆ ئانی ئەو ئەتوانێت لە من خۆش بێت لەوەیە بۆ لێ خۆش نابی خاتون جاڵە من زینام نەکردو قورعانە بۆ خۆم کە هەر نامەم بۆ نردووە
تاوانەکەمەوە گەورە نییە ئەڵێ ئێمە مرۆڤین هەڵاکەوە ئەتراف خۆی زۆر گرنگەکە دان بێ ئەترافە بنێ ئەتراف فەزیلەیە شتێکی زۆر باشە بەس نییە نکۆڵی لێ ناکە ڕاستە کاک دکتۆر یعنی ئەم هەزار جاری تر قورئان بخوا من دڵم لێی پاک نابێتەوە هەر لە بەرچاون ڕۆژ بۆهانێک کات ینی ترسیقەوە هەڵێک کە شوشە بشتێ چا نابێتەوەنێ یعنی متمانە و سیقە ژوای ینی کە کەسێک لە دەستیدا تەواوی تر تۆ دڵێ ناچێتەوە سەر ئەو کەسە کاک دکتۆر ژیان ئێستا کاکە تۆ حەکەم بە لەبەر خوا من چی بکەم ئەم لێم ڕازی بێ چی بکەم ئەو متمانێن بێکە هەر چیەکی من ڕازیم وڵا بێ بەکردەوە بە عەمەل بیسەلمێنی قوربانجان خۆ بە قسە نابێ بەڵێن تێمێ سوێن بەخوا بۆیت چی ئەوەی بێ بەکردەوە لەمە و دوا بیسەلمێنی جاری یەکەم شت ئەو ڕقەما بێ فڕێ بێ ئەو مۆبایلە ڕقەمێکی تازە دانی و ئەبێ بەردەوامیشکەیتەوە بڵێ ها خێزە من لەگەڵ ئەو ئەنیم بەڵام بۆ دڵنیای ئەگەر گومان بڵێ ئەو مۆبایلەکە با لە بەردەمی توابێ کاک دکتۆر ژیان خۆ من خۆی ئەزانێ ئاگادارە ئەوە چەندێکە من ڕقەمم گۆڕیوە نە تەلەفۆنێکم بۆ هاتووە نە تەلەفۆنێکم کردووە نە نامەیەکم ناردووە نە نامەیەکم بۆ هاتووە ئێستش با بۆ خۆیت چیە شارەزایە بێت با بێ موبایلەکەی من ڕەبت کا بە موبایلەکەی ئەوە ئەگەر یەک هەڵە نامەیەک تەلەفۆنێک شتێکم بۆ هات لەبەر چاوی خەڵکا بمباتە بەردەمی شار لە بەردەم ئەو هەموو عالەمە بەربارانم کە ڕەجمم کرد چیم لێ ئەەکەن لێم مەبەستەوەی گەڕیتەوە بیتەوە پیاوەکەی جاران دڵنیا بە کاک دکتۆر ینی من گومانم لێ هەیە ئەم ینی ئەترسمەوە ینی پێشتری لێ بێتەوە چکم من چەند جار زانیومە و ئەم وعدی پێداوم و بەڵام ئەم هەر گەڕاوەتەوە سەر ئیشەکەی پێشووی ینی من لێشی خۆش بم ئەم کارێکی وا ناکە ینی قەناعەت بە من ناکات من سوورم هەر لەسەر بڕیارەکەم لێ جیابمەوە زین چۆنە کاک قادرجان خۆی سێقە و متمانە لە بینی ژن و پیاوە کە نەما زۆر مەترسیدارە ئینسان ئەفوم با خزمەتێکم ئینسان هەمومان هەڵاکەین تۆ من لەگەڵ تام لەو قسەیە تا کاڵی هەمومان هەڵاکەین ئێمە بەشەرین بەڵام هەڵە نابێ دووبارە بکرێتەوە بە قوربان ئەبێ پند و عیبرەت لە هەڵە وەرگری ئەو خۆی لە چەند جارێک بە باشە جارێک وعدە پێەیە بۆ کردتەوانێ بۆ پندی لێوە نەکە جاری دووەم وعدە پێەیە بۆ پندی لێوە نەکە جاری سێم بۆ ئێستا گەشتۆتە تەلاق و لێک جابوونەوە بۆیە ئاوا ئێستا گەشتویتەوە حاڵەتە کاک دکتۆر کاکە ئەو ئەزانی چی دە کەس بێنە بیکا بە شاید بەسەرمەوە با جەنابەت شاید بی بەسەرمەوە بە بەردەوامی تۆ ئاگادارم بی ئەگەر جارێک لە جاران من ئەم هەڵەیەم دووبارە کردەوە هەرچی ئەو پێی خۆشە با بەرامبەرم بیکە بەڵێن بێت لەبەر چاوی ئەوە خۆمە کوشم عنی دڵنیا بە لەوەی جارێکی تر من غەڵەتێ بوو کردم ئیتر تەواو جارێکی تر غەڵەت ناکەمەوە تەواو بەخوا تەواو تۆڵی پێشتر بۆ منی باس کرد و برادری خراپ ئەم هەڵی پێکردەوە ئێستا بەسامی ئەم برادری خراپ هەڵی پێکردە قوربان خۆی نەبوو ینی هەڵی چی ئەم هەموو کاتێڵێ برادری خراپەی خۆی ئەقلی نییە ینی بۆچی بە قسەی ئەوانەکات بۆچی هەموو کاتێ عنی ئەبێ برادر تەئسیری هەبێ لەسەری ینی من قەناعەتم لا دروست نابێ بەس خوا کاک دکتۆر با من پرسیارێ لە بەڕێستان بکەم تۆ قەناعەت بە قسەکانیەکەیت یعنی هیچ حاڵەتی هەبووە بێتە بەردەسێ لەم شێوەیە و دواتر پیاوەکە چاک بوو بێت وەڵڵا بەڵێ زۆر حاڵەت هاتوۆتە لامان دوای ئەوەی کە گەشتوتە چۆنەڵی هێڵی سوورەکە کە تەلاق و لێک جابوونەوە کە هاوسەرەکەی بە تایبەتی ئافرەتەکە سوور بەرەسە تەلاق و لێک جابوونەوە کە پیاوەکە تاوانانی گەشتوتە قەناعەتێک کە تاوانێکە چی ناوەنی هەڵەیەکی گەورەی کردووە ویژدانی محاسبەی کردووە ئیتر ئەم حاڵەتەی ئەم وەکوە بڵێ دوای ئەوە فعلەن ئافرەتەکە بە گەورەی خۆی لی بوراوە دەرفەتێکی تری یاوەتێ و توێتی با من بەو برینانەوە بم بەڵام باشتر لەوەی مناڵەکانم سەرگەردان بێ و تووشی تەلاق و لێک جیابوونەوە بم و قسە و قسەڵۆکی خەڵکی نازام چی پێی بە دڵی خۆیان ناوە زۆربیان چاک بوو زۆربیان بەڵام لێو ناشارمەوە کەیسی شاتۆتە لامان پیاوەکە چاک نەبووە ژنەکە عەفوشی کردووە چاک نەبوو دوای ئەوە بۆ بە تەلاق و لێک جابوونەوە دوای تەلاق و لێک جابوونە ئینجا پیاوەکە کە ئازاری دووری مناڵ و ئیتر لە مەحکەمە یاویانەتەوە مناڵەکان بە ژنەکە و کە پیاوەکە بۆیان نەفەقە و چیوە تا دوایەوە ئیشی دادگایە پەشیمان بۆتەوە بەڵام خۆ دەزانی دوای پەشیمان بوونەوە چه سوودێکیە بەڵام ئەمانە کە من یعنی ئەگەر دە پیاو پەشیمان بوو بێتەوانێ پیاوێت دوو پیا پەشیمان نەبووتەوە یاخود دوای پەشیمان بوونەوە دووبارە دەستی پێکردوێتەوانێ لەبەر تۆ کە پرسیار لە منەکەی بەڵێ کەیسی وامان هەیە
بەڵێ زۆربەیان دوای ئەوەی کە ئاخر دەرفەتیانە درێتە ئیتر ڕاجعی خۆیانەکەن و زەمیریشان محاسبەیانەکە ویژدانچکە ویژدان زۆر مەترسیدارە بە کوتەک پیا تا بکێشە و شێو نەیەڵێ بخەویت و تۆ بۆ واو کرد و تۆ بوویتە هۆی ئەوەی کام ماڵە سەرگەردان بێ ئەم مناڵانە بێ باوک ببن ئەم ژنە لێ چەند خزمەتی تۆی کردووە ئاوا خیانەتە لێ کردووە بەڵێ حاڵەتانەش بووە کە چاک بوونە تۆ بەڵام حاڵەتێکی کەمیشمان هەیە بەحقەت چاک نەبووەتەوانەوە بێ ئینسان حقیقەتەکە بڵێ بڵێ کاک دکتۆر وەکو خۆ دەڵێ ئیتر بە ئەها ئەمە دوا دەرفەت بێ ئەگەر جارێکی کە منی بینی لێی بیستم یەکێک بۆی باس کرد کەسێک ناوی بردم وتی شتێکی وا ڕووی یاوەتەوە چی ئەوێت بەرامبەرم بیکە بەست خوا بە ئەیتر تەواو با نەگاتە ئەوەی کە ئەیتر من لە ماڵ و مناڵ و تەلاق و ئەو شتان باشەکە تو مناڵی مناڵەکان ئەوە خۆشەویست بۆم خیانەتەوە کرد و کاکەجیان بۆ جارێ دوو جار سێ جار دووبارە و کردوێتەوە وەڵا زین چۆنە کاتونجان کورسم خان مناڵ لە بینتانە هەیە ئەمیش ینی وەکو چۆنەڵی عەرە بەڵێن هیات ینی گەشتوتە حاڵەتی و هەرەسیە ناوە بە قسەکان یا دیارە و قورعانیشی خواردووە قورعان خواردن قورسە خوشکی منە بێ ئاگال لەوە بێ قورعان کەلام قسەی خوایە بخوا هەر کەسێ بە درۆ بیخوا ئیتر مەگەر و خوای بزانە چی بەسەری ئەگەر لەم دنیاش دەبێت لەو دنیا لە ئاگری جەهەنەما دێت شتێکی ئەمەنگا ئاسان نییە ئەوەڵێ قورعانم بۆ خواردو جارێکە دووباری نەکەمەوە واللهی بە بڕوای من و حاڵەتی واشە بووە من بۆم ڕوون کردی تۆ چاک بووە بە بڕوای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ لەبەر کەس نا لەبەر خاتری خوا لەبەر خاتری مناڵەکانم و ئەگەر دوای ئەو دەرفەتە هەر شتێکی تری کرد واللهی من یەکەم کەسم یم بۆ دادگا وەکو شاید لە دژی وعد بێ و لە منی وەرگرە چەند کەسی تریشی بۆیانین ئەو کاتە کە ئێمە هاتیینە دادگا و کە پشگیری تۆمان کرد و هەموو ئەم ڕابردوویمان باس کرد و هەموو مافەکانی خۆت وەرەگری و هەموو ئەرکێکەوێتە سەر ئەو مناڵیش لای خۆتە بێ بەڵام نابانەگاتە ئەوە من خاتونجام ناتوانم تۆ ناچار بکەم یا من نامەوێت تۆ قەناعەتە هەبێ بە قسەکانی من دەبەرەوەکەویتە ژێر تەئسیری قسەکانی من ئەبێ قەناعەتە هەبێ و لە مێشکیشەوە لە بە ویژدانیشەوە قەناعەتە بەوە هەبێت چکە دوایی ئەگەر بێت و پەشیمان نەبیتەوانێ ئەگەر دەرفەتێکی تری بیتێ من تەسەوورەکەم ینی لە بەرژەوەندیتانە چکە تۆ بیل لە چی بکەرەوە کچی من بیل لەوە بکەرەوە تۆ لەو لاوە جیابیتەوە بە دووسێ مناڵەوە ئیتر لە خانوویەکە ئاژی شووەکەیتەوە جەنابە گەنجی ینی قابلە بە دیارە مناڵانەوە دانیشی ئەگەر داش بنیشی ئەی باشە کەس و کارە توانیان هەیە تۆ بەخێوکەن ئەی ئەم پیاوە ئەگەر خوا نەخواستە تووشی شتێکی تر بوو هەر باوکی مناڵەکان نازانم ینی دەرئەنجام باش نییە ئەگەر بتوان ڕاستە درست کەوتووە جەنابە دەڵێ گەر شتێ درزێک کەوت پڕکردنەوە بەڵام هەیە بۆ زۆر کەسی شەی هەڵی کردووە ولی بوراون و فعلا هاتوۆتەوە سەر ڕێژکە ڕاستەکەی جا بە بڕای من ئەگەر دەرفەتێکی تری بیتێ وەبزانم بە بەرژەوەندی خۆت و مناڵەکانت تەواوە بێ ئەوی ئاخر قەراریشە لای جەنابتان بڵێ کاک دکتۆرژیان لای حاکم ئەڵێ تەعاودی بۆیە لای مەلا ئەڵێ تەعاودی بۆیە لای پیا معقوڵ ئەڵێ تەعاودی بۆیە چی ئەو پێ باشی ئەزانێ لە هەر شوێنێک ئەو ئێڵێ من لەوێ لەبەر چاوی هەموو خەڵکێکا سوێنی بۆ ئەخۆم کە من جارێکی تر نە هەڵە ئەەکەمەوە و نە دووبارەشی ئەەکەمەوە و نە جارێکی نزیک ئەەکەمەوە و ئەو هاوڕێیانشم نانەتەوە ئیتر جارێکی کە ڕەفاقەتی ئەوانیش ناکەمەوە بەڵێنی شێمێ لە جاران باشتر بیژێنم لە جاران باشتر خزمەتیکەم لە جاران زیاتر ڕێزی بگرم پێڵاوەکانی خەمە سەرسەرم بەس بانەگاتە تەلاق تەواو باشتر چۆنە کاک قادر بە یەک شتە پێ بڵێم بۆ تۆ بۆ هەموو بینەرانیش بۆ هەموو پیاوانی کەوەکو تۆ بیرەکەنەوە باشە دووشت لە دنیاە ئینسان سووکەکە و بەدبەختی دنیا و قیامەتێکە یەک پارە دوو جنس پارە ئەگەر خیانەت بکەیت و دزی بکەیت و ئیفلاسی و چی و چیەوەی گەندەڵی بەدوایە ئەمە ئینسان سووکەکە چە حەزەتی مەسیام لەموو جارێ دووبارەیەکە مەقسێکی زۆر جوانێڵێ بە چیە چی هەموو دنیابەری تۆ خۆ بدۆڕێنی دووەمیش مەسەلەی جنس و تەسلیم بوون بە غەریزەکان وەکو ئاژەڵ و کەوتنە ژێر کۆنتڕۆڵی غەریزەکان و بێویژدانی و ئەمەش جا بۆیە لە کودەوای ڕەحمە لە باو باپیرانمان بەگاڵتە نەیانتوە دزی و بۆشایی هەمومان نەزانیمە بەسییان چییە یعنی لەبەرەوە بەداخەوانێ بەداخەوە تۆ نەوتوانیوە ئەگەر ئەزەین چۆنە ئێستا جەناب شتێکەوە دوتێ نامەکان سیرکە و نازانم خیانەت نییە قوربان گیان
کە باسی ناپاچیەکەین تۆ بەس تەلەفۆنێکەکەی بەس مەبەستێکی خراپە لە دوایە بێ و نامەکان وشەی وای تایە ژن و پیا بەیەکتی ناڵێن مانای ئەچێتە خیانەتەوە و خیانەتەرەوە نیە تۆ تادای لێ بکەیت و زینا بکەیت هەر خیانەتە دزی دینارێک بتزیت و 1 ملیار بتزی هەر مەبداەکە دزینە قانونەکەی گرێتەوە جەنابیشە تاوانێک کردووە خیانەتی کردووە ناپاچی و کردووە بەڵام لە خۆشبەختیە پەشیمانی ئێستا گەشتوتە حاڵەتێ کە نەبووای ئەوانە بکرێن ئیتر بیان و هێنیتەوە ئێمە بەشەر وایە کە غەڵەتێکین پاساوێنینەوە مەسئولیەتەکە لەسەر خۆمان لابین تۆی خەیتە سەر برادەری خراپ و ئەمە ئەوانە هەرچەنگ ئەوانە شەفاعەت بۆ ئینسان ناکەن بەڵام من داواکارم لە تۆ کچی من ئەگەر بتوانی دوا دەرفەتی بیتێ تۆ چی بکە باوکە وەرەقەیەکی وەکو ئەمە بێنە دانیە لە ناوەڕاستەوە ئاوە هێڵە بکێشە بنووسە ئەگەر من لی جیابمەوانێ ئەمە باشیەکانیەتی ئەمەش خراپیەکانێتی باشە ئەگەر لەگەڵ یا بمێنمەوە لێی خۆشمە و دەرفەتەی بمێ ئەمە باشیەکانیەتی ئەمەش خراپیەکانێتی دوایی بەراورد کە لە بینی باشیەکانی لێک جیابوونەوە و لێبوردەیەکە و لەگەڵ خراپیەکان من دڵنیام باشیەکانی لێبوردەیەکە و زۆر زیاترە بێ خراپیەکانی کەمترە بێ بەڵام لی نەبووریت و بگەی هەر سووری لەسەر ڕابۆچوونی خۆ تەلاق و لێک جابوونەوەکە و ئەوە زیانەکانی زۆر زیاترە بێ چ هەموو شتێ دوولایەنەیە هیچ شتێک نییە ڕاستەندێک جار تەلاق حەلە خۆی گەورەش کاڵێ قێزەوەنترین حەڵاڵ کە دایناوە تەلاقە بەڵام بۆ هەندێک حاڵەت چارەسەر نییە تۆ بمێننەوە خەتەرترە بەڵام ئەمە ئێوە نەگەشتێتەوە حاڵەتە تا تەلاق ڕێگە چارە بێت لێک جابوونەوە ڕێگە چارە بێت لایەنە باشەکەی زۆرە معدەنی باشە ئێمە هەموو ئینسانێ منم و جارێڵم تۆی خێر و شەڕ لە ناخمانە هەیە ئەم تۆ خێرەکەی ماوەتەوە بە نووسوی ئیشمان لەسەر نەکردووە تۆ شەڕەکەی سەوز بۆ ئیتر برادەری خراپە بۆ چوونی خۆیەتی لێکدانەوەی خراپە سۆشیال میدیای خراپە ئینسانی خراپە وەرحاصل تۆ خێرەکەی سەوز نەبووە تۆ شەڕەکەی ئەگەر تۆ دەرفەتێکی تری بیتی خاتونجات و لەگەڵ ئەو التیزاماتانی کە ئێستا باسیەکە شاهدی لەسەر بگری و متابعی بکەی هەر شتێکی کرد بۆ بسەلمێنێک کە وازی لێ هێناوە من دڵنیام وردە و دە تۆی خێرەکەی سەوزە بێ بەڵام ئێساگە سوودبی لەسەر تەلاق و لێک جابوونەوە و لە مناڵەکانی بێبەشکەی تۆش لە حاڵەتێکی نەفسی زۆر خراپایە لەوانەیە تۆی شەڕەکەی زیاتر سەوز بێت ئەو کاتە تۆ شەر زەرمەند دەبیت چونکە تۆ بتوێنێتەوە مناڵان هەر کوڕی ئەون کچی ئەون ینی ئەو کاتەش کە مناڵەکان دەبینی لەلایەن دەرونیە مرتاح نین کە باوکیان وایە ئەکید ئەسووتێن لەلایانی دەرونیەوە هۆی گرفتە دەرونیەکان چێ سەرچاوەکەی مناڵیە و ئەو شەڕ و ئاژاوی ناو خێزانە اینجا بڕیایی کۆتایی شەر بۆ تۆ یەکچی من ناتوانم بە شتەکانە بۆ ڕوونەکەمەوە بە چاڕوونی هەبێ چکە زۆر کەسەیە ئاوە گەشتۆ تەلاق و لێک جابوونەوە پەلەیان کردووە یا کەسێک نەبۆ قسەی خێریان بۆکە دوایە لە بریا لەگەڵ ئەم مێردەیە بژیان مایە بە هەموو ئێوە هەر باشتر بۆ لێک جابن چکە شتی تر ڕوئەیات بەڵێ ڕاستە کاک دکتۆر بەس وەڵای من حەزەکەم پرسیارێکی لێ بکە ئێستا لەوە چێ من باسی دشەکەم کەم بڵێ ئەم براژنە ڕقیلێتی ئەگەر ئەم یعنی زاواکەیان ئاوا بەرەوڕی خوشکەکەی خۆی بکات چی پێڵ یعنی چی لێ قبوڵەکات ئەنجا ڕاستە یعنی لە کەس حەز ناکە یعنی تووشی تەلاق و جیابوونەوە بێت چکە لە کۆمەڵگەی ئێمە ژن زەرەرمەندی یەکەمە دوای ئەوەش مناڵ سەڵۆکی خەڵکێنێتەوانێ بەسەر بەختەوە نابێ مناڵەکان لامان کاتیشا ئیتر خەڵک ئافرەتێ بە تەنیا بێڵن بێەوە ژنەوە تەلاق دراوە و هەرچەنگە مێمە لەگەڵەوانی خەڵک چێڵێ با بڵێ کە تۆ ناچاربی لی جابیتەوە حەل بوو لی جابی بەس ئیتر یعنی کە من ماڵەکەم ببێ بە دۆزەخ ناچارم داوای تەلاق بکەم یعنی ئەوە شتێکە خوش پێی خۆش نییە ینی کەس حەز ناکا ماڵی لێ بشێوێت بەڵام لەسەر قسەی تۆ یەک دەرفەتی تری ئەدەمێت ینی بەس جارێکی تر نەگەڕێتەوە سەر ئەو کارە بەس حەزەکەم جوابی ئەو پرسیارم باتەوانێ بۆی بۆ تۆش و بۆ بینەرانی ژانی ئەو شتە ڕوون بێت واللهی من یەک شتێ پێ بڵێم ئێمە هاوکار دەبین ئێمە لە نزیکەوە کەیسەکە و متابعەکەین و ئێمە دووسێ برادەر هەیە کچیشی تایە ئەتوانین توێژەری کۆمەڵایەتی دەرونین متابعی حاڵەتەکەتان بکە ڕاستە ئێمە من لەگەڵ حاکمەکەشا قسەم کرد وتی خۆشمان ئێمە لە دادگا هەر پێشەوەی بگاتە تەلاق و لێکجابوونە محاوەلی خۆمانەکەین خەڵکە نێرین و توێژەری کۆمەڵایەتی دەرونیان هەیە لەگەڵتانە خەریکن ئێمەش ئاسانکاریتان بۆ ئەەکەین پرسیارەکەشی لێ ئەەکەین ئەڵێ ئەگەر زاواکەتان بەرامبەر
خوشکەکە و یا کەسێک بەرامبەر براژنێک بەرامبەر کەسێکی نزیکی ئەمەی بکردایە مووقیفی تۆ چێ بوو؟ کاک دکتۆر خوا بەراوردم نەکا بە کەس تەواو ئیتر من مووقف چێ و قبول دەکرد آخر من ئەزانم کە هەڵم ئیتر آخر بۆیە ناتوانم بڵێم وانیانی چکە من ناتوانم ئەو قسەیە بکەم بەڵام من بەو ئەڵم بەراوردم ماکە بە کەس تەواو من هەڵەیەکم کردووە بەڵێنتان ئێمێ تەواو ئەگەر جارێکی کە منتان بینی ئەو هەڵەیەم کەنەوە بە هەمووتان بەردبارانم کەن بە هەمووتان ڕەجمم کەن چیتان پێ خۆشە ئەوم لێ بکەن بە هەچ پیرۆزیەک ئەو ئێوە من سوێنی بوو ئەخوام قادرجان قسەی زل هەموومانێکین بە قوربان دڵە عاجز نەی من قسە ناکەم من مجارە لەم قسەی حەق ڕقە ئەم قسانەی کە تۆیکەیت و ئاوە بەم شێوەیە بەڵام زەمان چیە گرنگی چییە چۆن بزانین ئەمە ئەەکەی بە فعل بەکردار چۆن بزانین ئەوە دووسێ جار و 4 جار 5 جار هەر وعدەدا و جێبەجێ و نەکرد و ڕاستە وەکو ێسا نەگەشتویتە حاڵەتە لێو خۆش بووە ئاسانکاری بۆ کردی و سویت احتیاتی ئەم جارە ژەیکەمەوان بەس ئێستا کە گەشتوتە مەحکەمە و تەلاق و لێک جابوونەوە ئێستا تۆ گەشتویتە حاڵەتێ سڵۆپێکی کردەوە وەستاوی بەڵام زەمان چییە چۆن دڵنیا بێ چۆن دڵنیایی بەم ژنە تا وردە وردە ئەو ستێسەی ئەو گومانەی کە لە ناو دڵ و دەرونیایەتی وەک سێبەر لە مێشکایەتی لەگەڵ یاڕوا لەوانەیە شتێ بێ بەخوای سەقیانەتەکە لەگەڵ ینی ئەبێ بە عملی و پراکتیکی تۆ ئەوە بسەلمێنی چۆنی سەلمێنی کاک دکتۆر من تاقیکردنەوەیەک بوو هاتە ڕێم گەشتمە کۆتایی ئەزانم ئیتر کۆتاییەکەی زۆر خەتەرە و بەسەر منە زۆر شکایەوە زۆر بەدبەخت بووم زۆرم نەهامەتی چەشت زۆرم سەر لێ شێواوی چەشت زۆر قوڕبە سەریم چەشت ئیتر ئەها بەڵێنی ئێمێ ئەو بەڵێنانەش لەبەردەمی تۆ لەبەردەمی حاکم لەبەردەمی خوا لەبەردەمی قورئان لەبەردەمی مەلا لە هەش شوێنێک ئێوێ لەبەردەمی هەمویانە سوێنی بۆ ئەخۆمەوە ئەوە بەڵێنە ئەیەم ئەمە کۆتا جارە دڵنیا بە جارێکی تر من ئەم هەڵانە ناکەمەوە بۆ خۆی متابعەم کە موبایلەکەمی ئێمە دەست چی شتێکی ئەوێت با لەبەر دەستیا بێ بۆ ئەوەی دڵنیا بێتەوە کە مشتیوان ناکەم چکە ئەوە کۆتا جار قادر ینی ئینسان خۆ عەقڵی یاوەتیە باشە تۆ خۆ نەخستە شوێنی مەسەن بۆ نمونە ئاخر جارە لەگەڵ ڕەفیقێکی ئەمەیە کاڵێ من لە دوو لاوە بریندارم هەم هاوڕێیەتی ئاخر هاوڕێ خیانەت لە هاوڕێ بکە ڕەفیقێ بێ زۆر مەترسیدارە اینجا کێش بیکا مێردەکە چی بیکە وەنیە هاوڕێکەشی شووی کردووە خۆ هەر لۆمەی تۆ ناکەینە بێ لۆمەی و ئافرەتانش بکەین معقولە تۆ مێردە هەبێ لە ژێرەوە خیانەت شەو لەگەڵ پیاوێکا بخەویت و دڵە لای ژەیتر بێ ینی ئەمە کارەساتی لە دوایە قوربان گیان تۆ ئەو ژنانەی ناسیوتە زۆربەیان هاوسەریان هەبووە ئەبێ لەوێشەوە ئێسا لەمە دووە بیرکەینەوە قسە لەسەرەوانە بکەین هۆکار چییە ئەم ژنە شووی بەمە کرد و خیانەتی لێەکە بە زۆری یاویانەتێ مێردەکەشی خیانەتی لێکاچی کەواتە ئێمە کێشە کۆمەڵایەتەکان و دەرونیەکانمان زۆر زۆرە تۆ گەر خۆ قستا شوێنیەوە ئافرەتانە بوو تا خێزانەکەی منەگەرەوەی بکردا من دڵنیا بووم زۆر جار بڕیاری تردەیە بەس بەداخەوە من کاڵێم ئەو کەسانە یەکەم ویژدانێن وەکو پێویست دێم حاسەبەیان بکە دووەمیش ناتوان تەقەموسی بەرامبەرەکە بکەن خۆیان بخەنە شوێنی ئەوان بڵێ ئەگەر ئەوە بەرامبەر من بکرێت چۆن قبوڵ یەکەم بیرکردنەوەیکی منطقیانەمان هەبوایە ئەم هەموو کارەساتە ڕووی نایە لە خێزانەکان بەرحاڵ ئێمە ناوبڕێک وەرەگرین دوا بەشی بەرنامەکە ڕاوبۆچوونیە میوانە ئازیزانەش وەرەگرین ئەوانیش با قسەی خۆیان بکەن بەشکم لە کۆتایی بەرنامەکە کەلسوم خان هەرچەنگە من سپاس دەکەم خەریکە گەشتویتەوە قەناعەتە بەس منەمێ قەناعەتی تەواو هەبێ نەک لەژێر تەئسیری قسەکانی ئێمە یابێ پاش کەمێکتر دێنەوە خزمەتان بۆ وەرگرتنی سەرنج و تێبینەکانی ئەم میوانە بەڕێزانە بینەران بیسەرانی خۆشەویست دووبارە سڵاو لەم بەشەی بەرنامەکە ئەچینە لای میوانەکانمان یەخوا بەخێر بێن سەر چاومان هیواداری نێوەش بەشدار بن لەگەڵمان بۆ ئەوەی بگەینە ڕێگە چارەیەک ئەم خێزانە لە تەلاق و لێکجابوونەوە بپارێزین دوور بخەینەوە با بچینە لای کاک داود جان فەرموو. سلام علیکم. علیکم السلام. دکتۆر جان سپاسیم دەرفەتتان لێ یەکەم بەڕاستی من نامەوێت زۆر سەرتان پێشێن بەڵام هەنێ قساکەم من سەرەتا حەقی ئەو خوشکایم من لەسەر حەقە هەموومان بریندارە خۆم حەقی پێم قسەکانی زۆر تەواو بەڵام بەڵێ کاقادر تۆزێ زیادە ڕەوی کردو لە هەڵە و
لا هەڵەیە باقت بەڵام هەمومان معڕەزین بۆ هەڵە هەڵەکەش ئەوەنە گەورە نییە تا ژیانی خێزانیان بووی دۆزەق ئەلحەمدولیلا کە ئێدەم باڵەکەی خۆی هەنێک قازر بەڵام مادام ئیتر وەعدەیە و بەڵێنیا و شادەبێ لە بینە ئینشاءڵڵا لەگەڵەوەی تۆش دەرفەتێکی باتە بەڵێ لەگەڵەوەیان ئەو خوشکە بەڕێزە دەرفەتێکی باتێ هەم لەبەر خۆی گەورە و لەبەر ئەو مناڵانە بەڵێ دەرفەتەکەش من خۆم کاک داودجان لەگەڵ ئەوەیان داواکەی لە دادگا نەکێشێتەوە بۆی ئەم پاڵی لێ نەیاتەوانێ و بگەڕێتەوە بەس لە دادگا من ماوەیەک بیرەکەمەوانێ ئەگەر ئەم بۆی سەلمان ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشیە ڕوا دوور کەوتۆتەوە لەو بەڵایە لەو ڕێگا قێزەونە ئەو کاتە ئیتر ئەمیش بیرەکاتەوانێ پیاوەکەی گۆڕاوە زۆر شتێ و دەودە خۆشی تەمەنەمە پێویستی بە کاتەیە ینی ساڕێژبوونی برینەکان خاسەنەم لایەنی خیانەت و ناپاکی پێویستی بە کاتەیە من دڵنیامەگەرەوەی باتێ ئەو کاتە بۆ دوجار دەتوانێت محکەمەش لەگەڵ ئەوەیە کە بەڕاستی ڕێکەونەوە خێزانەکان تووشی تەلاق و لێکجابوونەوە نەبن من تەواو ڕێک قسەکانتم بە سەراحەت ئەبێ داواکە نەکێشێتەوە بەس کاتی باتێ بۆی ئەم قسەکانی و ئەم وعدانیاوەتی جێبەجێ بکە بەڵێ چونکە کە قادر معڕەزە بۆ هەڵە لەوەشە باشتر بێ جایمە ئیش لەسەر گەشتبینین ئیش لەسەر لایەنە باشەکەی بکەین بەڵێ سەراحەت من داواکار من لە خوشکە بەڕێزە سوپاس بەخۆی گەورە کە نێتی ئەوەیە پێک بێتەوە لەگەڵ کە قادرە لەبەتەم لەبەر خۆی گەورە و لەبەر ئەو مناڵانە داودجان زۆر سپاس حتا خی گەورە ئەمرمان پێکاڵەیەوە لە زەوی ڕحم بە یەکتری بکەن یەکتری عفوکەن من لە ئاسمان ڕحمتان پێەکەم ئێم بەداخە زۆر جار ڕق و کینە و وامان لێکە بەرچاومان تاریکە بێ ڕاستیەکان نابینین دەرەنجامی بڕیارەکانمان نابینین بڕیاری هەڵە ئەیین بە پەلە ئەیین بێبیرکردنەوە ڕاوێژ ناکەین هەموو لایەنەکانی لە بەرچاو ناگرین تا کار لە کارە درازە و دوایی تاابن پەشیمانی دادی کەس نایە زۆر سپاس کاک داودجان ئێستا چینە لای چنارخان فەرمو چنارخان سپاس دکتۆرگیان دەستخۆشی و لەکەم من وەک ئافرەتێک پشگیری و خاتونە بەڕێزە ئەەکەم وایە پیاوەکەی خیانەتی لێکردو سەختترین شت بۆ ئافرەتیش خیانەت زۆر ناخۆشە ڕاستە بەڵێ بێگومان بەڵام لەبەر ئێستاکە ئەو پەشیمان زۆر کەم پیاو دام بە هەڵی و تاوانی خۆیان ئەنێت و پەشیمانە بێت ئەم کە پەشیمان بۆتەوە و ئەوێت بگەڕێتەوە و دان بە هەڵی خۆیان ئەنێ لەبەر خاتری مناڵەکانی تۆش لەگەڵ ئەوای دەرفەتێکی باڵە دەرفەتێکی بۆ باتێ دەرفەدا هەمە ئەزانین چۆنە خاتون کورسم خان ئێمەڵین مەجالێکی بیتە دەرفەتێکی بیتە فرسەیەکی بیتە چانسێکی بیتە نەمانوتووە لە سەد عفوی کە و پەڕەیەکی سپی هەڵبەنەوە چکەوە ئەوە لە واقع زەحمەتە یعنی ئەزام تۆ برینداری خاتونجان زوڵمی لێ کردووی ناپاکی بەرامبەر کردووی هەنی چووە پەیوەندی بە کەسانی ترەوە کردووە بە ئاسانی هەم پێویستی بە کاتەیە چکە ساڕێژکردنی برینە دەرونیەکان کاتیەوێ ئەمە شتێنێ دەرزیە لێژێبێت و حەبێ بخوا لەبەرەوە بێت جەنابیشەی ئیسپاتی بکەیت ئەمە پاڵی لێنەی تۆ بڵێیت تەواو ئەم جارەش عەفوی کردم ئەمە دەرفەتە ئەداتێ من لەگەڵ ئەوەیەم داواکارەکەی لە دادگان نەکێشێتەوانێ بەس بڵێ من جارێ بیری لێکەمەوانێ بۆتان تەجیلکەن تۆش دەبێت لەو ماوەیە ئیتر ماوەی 6 مانگە ساڵێکە بۆی بسەلمێنی فعلەن تۆ ئەوانەی کە بە قسە بێمەوە تۆ بە پراکتیک بە عەمەلی کردوتە بەڵێ چنارخان بەڵێ بۆ لەبەر خاتری مناڵەکانی هەم ئەوان سەرگەردان ماڵیان لە یەشێەوە خەمێکی گەورەی بۆ ئەوان هەم بۆ خۆشیان ئەتر دەرفەتێکی باتێ و بە گەوری خۆی لێ ببورێ باشترە لەوەی هەڵەیەکی کردو کۆتا مەجای باتێ باش دەست خۆش بێ باوکە گیان جا ئێستا چینە لای جەواهێر خان فەرموو جەواهێر خان بەڵێ دکتۆر جان سپاست دەکەم سپاسی ئەم دانیشتنەوە میوانە بەڕێزانە ئەەکەم بەڵێ کاقادر لەسەر ینی هەڵە بووە بەڵام ئەم خوشکە بەڕێزە لەبەر خاتی خی گەورە یەکەم لەبەر خاتی خی گەورە دوم لەبەر خاتی مناڵەکانی و لەبەر خاتی خۆشی لێ ببوورێ بە گەورەی خۆی دەرفەتێکی باتێ خی گەورە یارمەتی هەموو لایەکیان بە خی گەورە سەرکەوتویان کە ئیشەڵڵە دەستەکانی تۆش خۆش بێ و زۆر سپاس و مەمنون و زۆر سپاس جوایل خان ئێمەشی وادارین ئیشاءڵڵا ئەم خاتونە ئێسایینەوە لای ئەم خاتونەمان کولسوم خان گوێ لە تێبینی و سەرنجەکانی ئەو بە ڕێزان نەگرت و ئێمەش
شتەکەمان ڕوون کردەوانێ ئەزانین هەمویان هاوسۆزی و تەعاتوفیان هەیە لەگەڵ جەنابێ کە فعلەن برینداری زوڵمێ بەرامبەر کراوە ناحەقی و بەرامبەر کراوە بەڵام تۆش گەشتوتە قەناعەتێک کە تەواو دەواازەکان هەمووی داخراویش ڕێگە چارە نەماوە ئەوەی لی جابیتەوانێ ئێستا دوای ئەم گفتوگۆ و مجادلە و مناقەشە و ئیتە هەرچی ناوەنەی جەنابێ گەشتوتە چ قەناعەتێک چ بڕیارێگەی کاک دکتۆر گیان ینی بن باش شتێک بەم هاوسەرەی من ئەبێ ئەو خۆی ئەو نەمتمانە و ینی سیقلای خۆی دروست بکە ئەمجا ینی ئەو متمانێ بە من پێویستم پێی نییە دانیشم بچم سی موبایلی ئەو کەمیان چاودێری بکەم ئەو کە خۆی لە گەورەی خۆتەوە بزەبت ئەم من ینی پێویستم بەوانە نیانی تۆ گەڕژنمێر بێ و شتانە ئەگەر نابێ ئەوە هەبێ من کە گومانم لەسەری هەبێت یعنی ئەگە ئەو شتەژ نەبێ بە شتێکی تر هەرەتوانێ ئەو یعنی من ئێستا قەناعەتم گۆڕار کاتێ خۆتەڵی قسەی دوو کەس لە هی یەک کەس باشترەیان هیسیان لە دوان باشترە داواکاریشم لەو خوشکانەیە ینی خێزانی هیچ کەسێک تێک نەدەن ینی سەر لە ماڵ و مناڵی هیچ کەسێک نەشێوێنن سوپاس بۆ میوانەکانج من قسەکانیان ینی زۆر لاگرنگ بۆ ئەوانیش ینی تخوا با من لێدا قسەکە و پێ ببڕم کەلسوم خان لەوانەیە تۆش هەڵە بوو بێتی ئەو کچە کاڵی هاوڕێم بووە من هەستەکەم پەلەو تیا کردو هاوڕێکی ڕاستەقینە و نەبووە باش تاقی و نەکردوێتەوە ئەگەریکی هاوڕێ قوربانیە لە پێناوی هاوڕێ نەکچی خیانەتی لێ بکات تۆزە بێ مڕاجعەیەکی خۆ لەمە دووە بۆ هاوڕێکانە بکەیتەوە خاتونجان ئەجی ناگەرەوە هاوڕێ بووە چۆن سەر لە تۆ تێگەیا بە تەلاقداندەیە وە چی ئەڵێ مەبەستیەوە نەبووە بە تەلاقدانێ بات و ئەو شوێنی تۆ بگرێتەوە بۆ ئێڵی و ئاواتێ بێتە دی بزڵبت کاک دکتۆر ینی من لەوە چێ من لەوە شاڵە لەوەچی ئەو دەست پێش خەریشی کردبیانی ئەو پەیوەندیە لەگەڵ مێردەکەی منادانێت وای ڕاستە من لەوچێ پەلەم کردبە و یعنی لە کاتی دەوام و شتاناسیومە و ئیترۆک خوشکی خۆم لێ کردووە ینی هاوکاریم کردووە هیوادارم ئەگەر منیش هەڵە بوو بێتم ئەو کەسانی کە وەک منوان ئەوە دووبارە نەکەنەوە زوو بڕیار نەدەن لەسەر هاوڕێ و ڕەفیق سپاس بۆ میوانەکانیش ینی قسەکانی وانش زۆر گرنگە بۆ من لەسەر قسەی تۆ و بینەرانیش یعنی ئەم بەڕێزانش دەرفەتێکی ترێ دەمێ بەڵام داواکەم ناکشێنمەوانێ بۆی ئەویش یعنی لەگەڵ یا بڕۆین بزانین ینی گومان لای من دروست ناکە کە گەڕاوەتەوە سەرە شتا یان بەردەوامە لەسەری ئیشاڵڵا ینی ناگەڕێتەوە سەری ینی خۆشی بۆ ماڵ و مناڵ و خێزانمانە گەڕێتەوە نەجاتوانە بێ لەم کابووسە بەجددی وەزعێکی زۆر ناخۆشە ئێمەیتیان خۆم و مناڵەکانیشم جا خۆش دەزانی ئێمە هەموو جارەیاڵین یەکەم پێداویستی دەرونی مناڵ ئاسایش و دڵنیاییە تۆ لەگەڵ یەکێکا بژیاوە لە شەڕ و لە ململانیە و لە سڕاعابی مناڵەکانیشی بێبەشە بن لە یەکەم پێداویستی دەرونی کامن و ئاسایشە من هەموو جارە دووبارە یەکەمەوە بۆچی بۆی ئەوانەی کە پێشتر گویان لێی نەبووە نیان بینیوین بە ئاگا بێنەوانێت چێ خۆ دەزانانی ئێستا کەناڵەکان سەدان و هەزاران کەناڵ هەیە هیوا هەیە لەوانەیە ئێمە چەندها بەرناماکەی هیچی نەبینی بێ بۆیە پیانەڵین یەکەم پێداویستی دەرونی ئەم نواسایشە شەڕ و ئاژاوە و غیرە و ناپاکی ئەوە ناهێڵێ کەواتە مناڵەکان بێبەشە بن لە یەکەم پێداویستی یەکەم کۆڵەکەی بنیادنانی کەسێتیانە دووەمیان خۆشەویستیە ئێ خوشکی من تۆ کە هاوسەرەکە خۆشەویستی و نەیاتی تۆ نەیە بە و چۆن یەن بە مناڵەکانتان لە شەڕ و ئاژاوای خۆشەویستی لە کوێمێنە هەتا دوایی کە زۆر پێداویستیە زۆر قسەمان لەسەر کردووە و من سوپاسی جەناب دەکەمەوە گەورەی تۆیە چونکە خاتونجان بەس ئینسانی گەورە لێبوردن ئینسانی بوودەڵە بە دوای ئینتقام و تۆڵەسەندنەوەی ئاگەڕن من هیوادارم ئینشەڵڵا جەنابێ ئەو دەرفەتەی کە یاوتەتێ و ئەبێت جەنابیش شوێنی ئەو متمانە و سیقەی کە ئێستا هەمومان هاوکارتانین بۆ ئەوی کێشەکە و چارەسەر بێ قوربانجان دوا قسە بۆ تۆ بەجێڵم چی ئەڵەی بەو خێزانە و کە تۆ خیانەتی لێ کردەوە ئاخر دەرفەتە دەیاتێ و لە ڕێی خوا و لەبەر مناڵەکان اینجا تۆژە بێ شایەنی ئەوە بیشوێنی و متمانە و سیقەبی فەرموو کاک دکتۆرژیان من یەکەم سوپاسی خۆی گەورەکەم کە جارێکی ترم دەرفەتەی بۆ کردمەوە دووەم سوپاسی ئەم میوانە ئازیزانەکەم کە ڕاستە بە منیان وت هەڵەی بەڵام غەڵەتیان نەکردو هەڵە بووی بۆ ناڵی هەڵم بەڵام ئەوانیش هاوکارم بوون پشتیوانیان کردم لەنی خۆ بە هەڵە نازانی بەڵێ من چەند جارێکی گەژوتومەتەوە هەڵام ئەمانیش پشتیوانی منیان کرد تا کە دەرفەتێکە بەنێ بەڵێ کە سرم لێ تێک نەچێ و ماڵ و مناڵەکەم نەشێوێت و بەڵێنیش بەمەیەم خۆشم یم لەگەڵی بۆ دادگا لەوێ با داواکە لە شوێنی خۆی بێت
تەجیلیەکەین ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هەڵەیەکی تری لە من بینیەوە با بۆ خۆی بچێت چی بەرامبەرم ئەکات ئازاد بێت ئێوە شاهید بن چی بەرامبەر بە وڵات دڵنیا دەکەن من وعدم بەو خاتونەیەوە دووبارەش یەکەمەوانێ ئەگەر بەڵگە بەس بەڵگە هەبێ نەک گومان لە مێشی خوا دروستیکە بەڵگەی مەلموسە بێ یەکەم کەسم من ئەتوانم ئەگەر پێی باش بێت و پێویستی بە شاهید بێ منە چم شایدیم و واڵم کاتی خۆشی لەگەڵیان دانیشتوم و زۆر ڕێنماییمان کردو ئەوەم ئافرەتە لە سەڵحەقە زۆر دەرفەتی یاوەتە بەڵام من پیاوە چاک نابێت. کاک دکتۆر من لێت ناشارمەوە هۆکارێک چەند هۆکارێک هەبوو بەڵام بەڵێن ئێم ئیتر ئەو هۆکارانە جارێکی تر نێڵمەوە من هاوڕێ کۆمەڵێک هاوڕێ خراپم هەبوو ئەمان هۆکار بوون بەڵێن بەمیشێم جارێکی تر و هاوڕێیانە لە خۆم دوور خەمەوە یەکێکی تر لەوانە متابعی درامایەکمانە کرد بەڕاستی ئەو درامایش هۆکارێکی زۆر بوو لەسەر من کە بەم شێوازە یعنی لە دراماکەیە کۆمەڵێک شتیوان بینی ئەوە درامایە خیانەتەکەن تۆ کۆمەلگای وا هەیە ئەزانی قوربانگیان 6 ساڵ 7 ساڵ بەیەکەوە بن دووسێ مناڵیانە بێ ئینجاڵێ باشین لە دادگا مارەیکەن ئەو کۆمەلگاکە عادەتە تەقالیانەوەکاکە یانەوە بۆ کۆمەلگای ئەوانە بێ بەس تۆ لە کۆمەلگایەکی تراژی دابوونەریتی کوردەواری لەکوێ یعنی تۆ ئەبێ کاریگەری مسلسلەیەکە کۆمەلگای هەیە تۆ زۆر بەرنامە هەیە بڕاو هەبێ لە کەناڵ ئەمریکیەکان ئەوەی جاریوە یوتیوب بچێت من جاری وایە بۆ شارەزابوون لە کەلتور و دابوونەریتی کۆمەلگاکان سەیرەکەم ئەزانی چییە مقابلەی کچەکان نەکات دوو لە ڕووی ئەو خوشکانم و ئەو بینە لە بەڕێزانە ئەڵێ تۆ لە چەند ساڵیە پەردەی کچێنی نەمابووی بەژن لە سانەوە نۆیان ئەگەر شەڕقەیەکی تیاابێ بڵێن نا ئەجینا هەمیان لە 15 ساڵیە کچێتیان لە دەستاوە ینی کۆمەلگاکە پێ لە بەرچاوی خەڵکی ژێڵێ زۆر بە ئاسایش ئەوە ئەەکەم و ئەوەکەم و دەجارەوە ناسیوانە کاکەمە کۆمەلگاکەی وایە درامایەک لەسەر ئەوە ئەکەن لەو کۆمەلگایە عادە و تەقالید و قیەمەکانیان وایە هەیە ژن ماراکە پیا و ماراکە هەیە لە درەخت مخ ینی حیوان لەگە سەگە هاوسەرگیریکە ئەبێت تۆ بێنی بڵێ بۆ کۆمەلگای من ئەی خوا عەقڵی نەهاوینەتێ ئەی ڕێگە ڕاست و چەپەکە نییە ئەی ڕێگە خوار و خێچەکە نازانین قوربانجان نابێ ئینسانەوە زەعیف بێ مسلسلەیەکی بینی بچێت لاسایی بکاتەوانێ ئەوە شەر خەلل عاجزمە بە لە کەسێتی و لە بیرکردنەوەی خۆتان کە ئەوە کاریگەری و شتە خراپانە خۆ زۆر مسلسلە هەیە بە قوربان خۆ زۆر زنجیری تەلەڤیزیۆنی باسی شتی جوان نەکات دژی خیانەتە دژی ناپاکێ بۆ سەیریەوانە ناکەی بۆ ئەوانە کاریگەریان لەسەر نابێ ڕاستە کاک دکتۆر بەڵام ئیتر شەیتان ئەو غەڵەتەکە کراوە ئەوە پێکردم بەڵام ئەو هاوڕێی ئەویش زۆر بەردەوام مصر بوو لەسرم و بەڵێن بەویشێم و بەڵێن بەخواشێم کە ئیتر جارێکی تر ئەو پەیوەندیانەی کە دژی خێزانەکەم و دژی هاوسەرەکەم بێت من لە جیا بلۆکی بکەم نێڵم جارێکی تر هیچ پەیوەندیەک وا بکاتەوە لە من جارێکی تر بەم شێوازەی ئێستا کە سەرگەردان و سەر لێ شێواو بووم کە بەدبەخت و داماو بووم جارێکی تر ئەم شتانە نایڵم ڕووباتەوە من سوپاسی تۆکەم کە ئەوە چەند جارێکە ئەرکە کێشید لەگەڵ منە دانیشتن ئەەکەیت و بە پێویستیشم زانی کە لەم بەرنمەیە بەشدار بم بۆ ئەوەی بە هەموویان بڵێم ئێوە شاهید بن لە بەردەم خوایە من بەڵێنێم ئەم هەڵانە جارێککە دووبارە نەکەمەوە چکە زۆر بەدبەختیم بینی زۆر نەهامەتیم بینی زۆر سەر لێ شێواوی و قوڕبە سێریم بینی گیانی خێزانتان بۆ دۆزەق بۆ باس کردم چەند جار ئاگادارین جا کاک قادرجان من لە کۆتایی بەرنامەکە منەوە پێویست ناکە کەس سوپاسی من کا من یەکەم لەبەر خوا دووەمیش لەبەر کۆمەڵگاکەم چونکە ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ هەمووتان نەزان لە بەرزبوونەوەیە هەممە گوناحی چی ئەم مناڵە تۆ خسووتە تەوانێ و لێک تێ ناگەیت و خیانە لە یەکەکەن و مناڵەکە خەیتە سەر جادە و یا بێت تووشی بێ باوکی و بێدایکیەکەن ئێمە ئەوە ئەرکێک و مەسوولێتی ئەخلاقیە هەوڵەیەنەوەی لە توان نامانە هەبێ ئیتر بە قسەمانەکەن بەخوا بە خۆتان قازانجەکەن وە قسەشمان ناکەن زەرمەندی یەکەم خۆتان و مناڵەکانتانەوێ اینجا ئێمە سوپاسی ئەم خاتووناکەین کەلسوم خان زۆر سوپاس وشکی بەڕێزم و گەورەی خۆشتە و ئەو دەرفەتەشت داوەتێ هیوادارم دەرفەتەکە بقۆزی تەوانێ و بگەڕێیتەوە و هەموو ئینسانێکی ژەتوانێ هیوا جاری 180 دەرەجاتوانی بگۆڕی بەخوا لە ڕقوکینەوە تاڵەمویە لە بینە ڕقوکینە و خۆشەویستیا هەیە ئەو خۆشەویستی تۆش خۆشەویستوە تاڵەمووەکە ئەو خیانەتە وای لێ کردو پەڕیوەتەوانێ ئەو بەر جا هیوادارم ئینشەڵڵاوە بینەرانی بەڕێز سپاسی ئێوە ژەکەینە تا ئێستا لەگەڵمان نابوون و هیوادارین لە هەموو پیاوەکان و لە هەموو ژنەکان
چ هەردوو لا بەشدارن چەپڵە بەدەسێ لێ نایرێ پیا بەتەنیا ناتوانێت خیانەت کاگەر ژنێکی لەگەڵان نەبێ ژنیش بەتەنیا ناتوانێت خیانەت کاگەر پیاوێکی لەگەڵان نەبێ چە باسی ئەم خیانەتی هاوسەرگیریەکەی لەبەرەوە هیوادارین پێشەوەی هیچ ژن و پیاوێک بیل لەوە بکاتەوە خۆی بخاتە شوێنی ئەو بیل لە دەرەنجامی بڕیارەکەی بکاتەوانێ ئەبێ ئینسان زۆر گەورەیە ئەمە ڕوحی خوا لە ناخمانە هەیە با دوای غەریزەکانمان نەکەین وەکو ئاژەڵ ڕەفتار نەکەین ئەو غەریزانە بۆ بەردەوام بوونە کە ڕێگەی هاوسەرگیری هەیە هاوسەرگیری پیرۆستترین پەیوەندی لە نێوان ژن و مێردا عەقدێک هەیە گرێبەستێک هەیە لە نێوانتاندا کە ئەو گرێبەستە بێ بپارێزرێ ئەگەر نەیپارێزین کۆمەلگا ڕۆژ بە ڕۆژ بەرەو لێکترازانە چێ خۆشتانەزان کۆمەلگای کوردەواری ئەمە لە چه ئاسیەکەین و لە چ حاڵەتێکین هیوادارین لە ناو هەموو خێزانەکانمانە بەس بەختەوەری ببینین بەس ئاشتی ببینین ئەوەش بە دەم و بە قسە نابێ ئەویش بە ڕەفتار و هەڵسوکەوتی ئەو دوو کەسابن کە پیانەڵەن ژن و مێرد تاڵقەی داهات و تا بەرنامەیەشی تر خودای گەورە پشتیوانی مولای بێ خواتان لەگەڵ